مانگی 1970 بەرەو سەربەخۆیی ناونیشانی دیبێتێکی کراوە بوو کە تێیدا بابەتەکانی ڕێفراندۆم بۆ و ڕێفراندۆم لە نێوان پشتگیری و پێشگیریدا و گرنگی هەبوونی دەوڵەتیایدا تاوتوێکران. بەشێک لە بەشداربوانی دیبێتەکە پێیان وابوو ڕێفراندۆم پەیوەندی بە هەموو ئەو تاوانانەوە هەیە کە بەرامبەر بەگەلی کورد کراون و پێشیان وابوو لە نەبوونی دەوڵەتدا کورد لە زۆرێک لە داواکاریەکانی بێبەش بووە. یەک دەنگی لایەنە سیاسیەکان، یەک خطابی لایەنە سیاسیەکان، یەک گرتووی نێوماڵی کورد بەق دەنگی بەڵێ بۆ ڕێفراندۆم میمە و مەسەلەی ڕێفراندۆمیش مەسەلەیە کە پەیوەندی بە مەساتی میلەتێکەوەیە بە درێژایی 100 ساڵ کە داگیر کراوە. کورد لە کوردستانی عێراق کوردی کۆڵۆنیالی دەستی عەرەبی کۆڵۆنیالیزمی عێراقیە و هەموو کۆڵۆنیالێکیش ئەبێ ڕزگاریان بێ. ئەمە ئاینە ئاسمانیەکان ئەم مافەمانە دەنێ و بابڕێن ڕێکخراونی دەوڵەتەکان ئەم مافەمانە دەنێ، ڕێکخراوە ئینسانیەکانی دنیاش ئەم مافەمانە دەنێ. کوردی شەقی خۆیەتی بۆ مارسەکردی مافی خۆی کەلانی کەم 100 ساڵە لە 1970 بۆ 2007 بە زۆر و بە تۆبزی لکێنراوە بە عێراقێکی مصەنعەوە ئەبێ ئەمڕۆ لە ڕۆژێک لە ڕۆژەکان کە بۆی دیاری کراوە 25 نوێیە تعبیر لە ئیرادەی خۆی بکە. لە ڕاستیا کورد تاشن ئامادەی هەیە ئەوەی کە لەو ڕەخنانەی کە لە سەرکرداتی سیاسی کورد دەگیرێت کە نەیتوانی هەنگاوی پێویست بەهاوێژێت بۆ بەدامەزراندنی دەوڵەتی کوردی بۆ پێکێنانی دەوڵەت کە بەڕاستی گرنگە بۆ نەتەوەیکی وەکو ئێمە کە ژینۆسایی کراوە. گرنگی هەبووی دەوڵەت کە بابەتی باسەکەی منیشە بریتە لە 4 خاڵ. یەکەم بریتە لەوەی کاتێک کە تۆ گە دەوڵەتت نەبێ ناتوانانی بگەیت سکاڵات تۆمارکەی لە دادگادادی نێودەوڵەتی، سکاڵات تۆمارکەی لە دادگای تاوانکاری نێودەوڵەتی، ناتوانیت ببیتە ئەندام لە ڕێکەوتن نامەکاندا بینوسیتەوە و هەروەها ناتوانانی مافی بەرگری ڕەوا بەکاربێنیت. ئەمانە کۆمەڵە مافێکن، یاساکان وادا ڕێژراون کە ئەبێت دەوڵەتت هەبێ ئەنجا ئەتوانی مارەسەیکەی. ئێستا بۆ بنەگە سەیری کیسی شنگالکەی تا ئێستا 3 ساڵ ئەنجام درراوە بەڵام بەهۆی ئەوەی کە دەوڵەتێکمان نەماتوانێت سکاڵاکانمان بگەین دادگای تاوانکاری نێودەوڵەتی. بەشێکی دیکە پێیان وایە ڕێفراندۆم مافی گەلی کووردا بەڵام نەبوونی کۆدەنگی و کارانەکردنەوەی پەلەمان بە هۆکارێک دەزانن کە پێ ناچێت بتوانرێت ڕێفراندۆم لە وادەی خۆیدا ئەنجام بدرێت. دەژڵێن ئەبێت پرسەکە بکرێتە پرسێکی نیشتیمانی. ئەمی شتێ بڵێمەوە مفتی سووریا کاتی خۆی لە سەرەتای شۆڕشی سووریا داوای لە خەڵکی سووریا کردوتی شۆڕژ مەکەن، داواکاری بکەن چونکە ئایدەی سووریا دایان بە شارە سەدیکە دروستەکە فعلەن دروستی کرد. ئەو کەمپینی دژە ڕێفراندۆمە من لەگەڵیانیم بەڕاستیەوە وەکو خۆم وەکو قەنەعاتی خۆم دەژیمیەوە، بەڵام بەنسبەت ڕێفراندۆمەوە بە قەنەعاتی شخصی خۆم پێم وانە لەو تەوقیتی کە بۆ ڕێفراندۆم دانراوە بکرێ لە 25 چونکە هاوڵێسی لایەنە سیاسیەکان کاتێکی زۆر کەم ماوە لە بەردەمانیان توانیوە تا ئێستا یەک دەنگ لە ناو لایەنەکانە دروستکەن و ئەو ئینتیماژ بۆ خەڵک گەڕێنەوە. دووەم بەنسبەت پەرلەمانەوە زۆر قسە لەسەرەوە کرێ، ئەوە حەدەسە مێژوویەکانی 100 ساڵ لەمەوبەرم بۆ بنمونە هێنیتەوە مەهابات و شۆڕشی شێخ مەحموود زۆر جیاوازترە لە ئێستا بۆ پشتگیری سەنەدی قانونی بۆ هاو هەڵوێستی بۆ یەکگوتاری سیاسی مەفروزە ئێستا پەرلەمانی کوردستان کارابێ و گوتارێکی سیاسی و بڕیارێکی یاسایش لە پەرلەمانەوە دەربچوو بۆی بۆ ئایندەی هەرێمی کوردستان. ئەوەی لەسەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسیەکانە بێ جیاوازی ئەوەیە هەمووان هاوکۆکن لەسەر ئەنجامدانی ڕێفراندۆم، بەڵام میکانیزم و خاوەنداریەتی ئەنجامدانی ئەم پرسە گرفتە لە نێوانیاندا کە چاوەڕێ دەکەن وردە وردە بەستەڵەکی ناکۆکی لایەنەکان بتوێتەوە و مێزەکانی گفتوگۆش گەرم ببنەوە. لەوە زیاتر ڕەتکردنەوەی کەمپینی بازرگانێکە کە دڵەڕاوکەی لە دڵی کوردستانیاندا دروست کردووە و لە پرۆژەکانیشیدا ڕۆژانە گیرفانی خاڵی کوردستانیان خاڵیتر دەکاتەوە و دەشیەوێت وەک نیشتیمان پەروەرێکی فریادڕاست خۆی بنوێنێ. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.